لەگەڵ مەبێت ساڵان سڵاو لەبێت زانیارەکان لای تۆ چین سەبارەت بەم هەنگاوەی بەڕێوەبەرایەتی ئەوقافی هەڵەبجە؟ بێت دیارە بەڕێوەبەرایەتی ئەوقافی پارێزگای هەڵەبجە سیمینارێکی بۆ سێ زانا و دکتۆری زانکۆی ئازار ساز کردووە لە وەڵی مۆنومنتی پارێزگای هەڵەبجە کە دیار گوتاری مامۆستایانی ئاینی لە مینبەرەکان و شارکردنەوەی زیاتری کۆمەڵگە لەلایەن مامۆستایانی ئاینەوە بۆ زانیاری زیاتر من ئەچمەلای بەڕێوەبەری ئەوقافی هەڵەبجە و شارە زۆر مامۆستا شێغارام مامۆستا ئاماژتان لە بەستێم سیمینارە بێتیارەوە عەجز نەبێ بۆ ئەو سێ زانا و دکتۆری زانکۆی ئازارە چییە؟ بەڵێ وەکو جەنابتان ئاماژەتان پێدا ئەم سیمینارە درێژکراوی سیمینارانەیەکە لە پارێزگاکانی تری کوردستان پارێزگای دووەک و هەولێر و سلێمانی کراوە بەڕێوەبەراتی توێژینە و دراسات لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی ئەوقافی هەڵەبجە ئەمڕۆ سیمینارێک سازەکەن بە ناونیشانی بێزکردنی وتاری ئاینی و ڕۆڵی بەرەو پێچوونی کۆمەڵگادا ئەم سیمینارانە وەکو عەرزمانکردن وەکو خوای گەورە لە قورئانە فەرمووە ئوتیتم من العلم إلا قليلا هەر یەکێک لەمە لە بوارێکی کەمدا زانیاریمان هەیە شرعەکانە بە تایبەتی ئەمە درێژکراوەی ئەو سەردانانەیە کە وەفدی زانایانی کوردستان سەردانی میسریان کرد و ئەمڕۆ زانکۆی ئەزهەر بە سوپاسەوە سەردانی پارێزگای هەڵەبجەیان کردووە بۆ بەهێزکردنی وتاری ئاینی و باشترکردنی وتاری ئاینی و دەبەرەدا بە لە ڕێنەبردنی وتاری ئاینیدا ئەمانە بۆ خۆی سوود و قازانجێکی گرنگی هەیە بەلای ئێمەوە. بەدەلەوە کە جەنابەت باستان کرد باسی پەڕگیری و میانڕەوی ئاینی پیرۆزی ئیسلام لەم سیمیناردا کرد؟ بەتەکید بەشێک لە سیمینارەکە میانڕەویان ئێمە لەم سنوورەدا کە لە پارێزگای هەڵەبجە پارێزگای ئاشتیە کە چەنەها قەومیات و ئەدیانی کەی تیا دەژین تا ئێستا بچووکترین کێشەی دینیمان نەبوو یعنی ئێمە پێویستمان زانیوە کە شتێک باس بکرێت مەوزوع باز بێت لەم سنوورە سواز بە جەنابتان سواز بە جەناب کە پێمەدا بەڵێ کاک سالار دیارە بەڕێوەبەراتی ئەوقافی هەڵەبجە و شارە زۆر ئاماژەش بۆ دەکەن کە بەستنی ئەم سیمینارە وەکارێکی و دەرفەتێکی ترە بۆ ئەوەی کە گواستنەوەی ئاوان مامۆستای کوردستان لەگەڵ مامۆستایان و زانا و دکتۆرەکانی زانکۆی ئەزەر لێرەدا ئەو هەلە بقۆزنەوە کە زانستی شەرعی زیاتر لە نێوان یەکتریا ئاڵ و گۆڕ بکەن دیارە سیمینارەکەش بە هاوکاریوەماندی لەگەڵ بۆ پەیامنێر ماسامان فەتاح لە هەڵەبجە لەگەڵم بووی سپاس بۆ زانیاریەکانت.